بەڕێکەوتوین بۆ شارۆچکەی ماوەت کە شوهەوا تەمە و باران بێوەستان دەبارێت بەنێو کێ و سروشتە دڵڕفێنەکەی کوردستاندا تێدەپەڕین. لێرە ژنێکی گەنجی دەستڕەنگین هەیە کە دوکانێکی کەلەپوری کردوتەوە کە گەشتی نەلای لانیا دانیشتە بوو چای گەرمی بە بەرهەمە خۆماڵیەکانەوە ئامادەکردبوو. لانیا 22 ساڵە و خوێندکارە، دانیشتووی شارۆچکەی ماوەتە و کەمتر لە مانگێکە دوکانێکی بە ناوی لانی سوید کردووەتەوە بە پارچەی کەلەپوری و بەرهەمی خۆماڵی ڕازاندوێتیەوە و کاتێک دەچیتە لای بەخەندەوە بەخێرهاتنت دەکات و بە پەرۆشی و خولیایی کارکردن لە چاوەکانیدا دەبینیت. ئەو باسی سەرەتای کارکردن و بەرهەمەکانی خۆیمان بۆ دەکات. ماوەی ساڵێکە من لە ماڵەوە بە ئۆنلاین ئیش دەکەم. خۆشبەختانە توانیم دوکانێکی بچوو بکەمەوە، ئەنی کە خزمەتی ناوچەکە بکەم و ئیشەکەم گەورەتر بکەم. لە نزیکەوە هەر کەسێک بێت ئیشەکانم بینێت. سەرەتا کە پێیجێکی بچووکەم جانە بەرەبەرە گەورەتر بوو، خواستی زۆر لەسەر شیرینیەکانم بوو، بە تایبەت کێکەکان کە خەڵک زۆر بەدڵێتی و داوایەکات. ئێتر منیش بەبوونی ئەوتم بۆ ئەوەی زیاتر کارەکەم گەورەتر بێ، خەڵک ئاشنای کارەکەم بێت، دوکانێک دانێم و لە نزیکەوە کارەکانم ببینن. دوکانەکەی من زیاتر کۆنە و کەلەپوریە، حەزم کردووە کللتوری کۆن دووبارە بکەمەوانێ و بەرهەمەکانی ناوچەکەی خۆمان کە باسووق و مێوژە و گوێزە و زیاتر شتە کورداوارەکان بهێنمە ناو دوکانەکەمەوە و زۆربەی ئەشیاکانی شتی کورداواری بەکارهێنم. من چەندین جۆر شیرینی لە دوکانەکەمە هەیە، وەکو پاقلا و برمە و چەندین جۆر شەکلەمە و ئیشی هەویر. زیاتر تەڵەبی زۆر لەسەر کێکەکانمە کە بەدڵیانە ئەو خشخشەکەشم کە ئێستا لە بەرچاو خۆتانە دروستی ئەەکەم. خشخشەکە پێکاتووە لە کرێمەکەی کە پێکاتووە لە خامە، شیری خاست، کەرامێل و کرێمەکە شازی گرتنەوەکەی 2 کوب کرێمە لەگەڵ کوپێک ئاوە. ئەو کاتە تام و بۆنیش بەخواستی خۆتە بەکاری هێنی و پێویستمان بە شعری پاکستانیە پێشتر شعریەکە ورد ئەەکەین لە تاوایەکە سووری ئەەکەینەوە بێڕۆن و پسکویتەیە و شیری گیراوە پسکویتەکانی پێچەڵەکەین. ئێساش لە بەرچاو خۆتانە دروستی ئەەکەم. سەرەتا قاپەکە کەمێک بە کرێمەکە لێین، دواتر پسکویتەکە لە شیرەکە هەڵەکێشین. 5 جۆر شەکلەمەمان هەیە دروستی ئەەکەین و مەحەلەبی و پاقلاوە برمە و شعریە. زیاتر خەڵک شەوانیان سەردانی ئەەکەن و زستانیش جەوەکەی گەرمەیەن بەدەم چاوقاوەوە گفتوگۆکەن و ئیتر شتەکانیشمان تامەکەن. من لە سەرەتاوە هەر لە مناڵەوە ئارەزوی دروستکردنی شیرینیم هەبووە، هەوڵیم بۆیەوە، ئیتر ئەوانەشی تێکەوە جارجار بکەم. خەڵکی ماوەت بۆ پاڵپشتیکردن و بەسەربردننی کاتێکی خۆش شەواندێن و شیرینیەکانی لانیا تام دەکەن. خەڵکی ماوەت بە گشتی و دەوروبەری و شارەکانی تری زۆر خۆشحاڵ و زۆر هاوکاری نیشن. زۆر پێیان خۆش بوو کە دوکانێکی لەم شێوازە کراوەتەوە، چونکە شتێکی وا لە ناوچەکە زۆر کەمە. ماوەت شوێنێکی دەوڵەمەندە بە بەرهەمی خۆماڵی و سروشتێکی دڵڕفێنی هەیە، بەڵام وەک لانیا دەڵێت گرنگی پێنادرێت و ئێستا بەرەو چۆڵی دەچێت. ئامۆژگاری ژنانیش دەکات پەرە بە بەهرە و خولیاکانی خۆیان بدەن. ماوەت شوێنێکی گەشتیاری و سەرنجڕاکێشە، بەڵام خزمەتگوزاری کەمی تایە و هیچ هەلیکارێکی تیانە بۆ گەنجەکانمان کە زۆربەی ئێستا لە شارەکانی تر ئیشەکەن. بەداخەوە و ماوەت شوێنێکی سەرنجڕاکێشە و گەشتیاریە و پڕە لە کانزای سروشتی و بەرهەمی سروشتی و شتی جوانی تایە. ئەگەر گرنگی پێ بدرێت ببێتە شوێنێکی گەشت و گوزاری، خەڵکێکی زۆر ڕۆشتی ئەکات. هەرچەندە ئێستا بەهاران شوێنێکمان هەیە بە ناوی سەرسول کە خەڵکێکی زۆر ئەچون سەردانی ئەەکەن و وێنەی لەگەڵا ئەگرن. ئەگەر ماوەت پرۆژەی جوانی بۆ دابین بکرێت، ئەتوانێت
هەلیکاری زیاتری تیابێت و گەنجەکانمان لێرە بمێنەرەوە و بەرەو چۆڵبوونی ژنەڕوات چونکە بەڕاستی ئێستا ماوەت بەرەو چۆڵبوونێکی زۆری پێوە دیارە بەهۆی کە هیچ هەلیکارێکی تیانێ. زۆر جۆر شیرینیمان هەیە وەکو پاقلا و برمە و شعریە و کاستەر و مەحەلەبی و خوشکش و چوار پێنج جۆری تر لە چۆرەکە وشکەکان و زیاتر خوارد لەسەر برمەکەیە کە زۆر بەدڵیانە و خشخشەکەش و هەویرەکانیش خۆمان لە ماڵەوە ئەکەین لەگەڵ دایکم بە هاوکاری ئەو هەویری هەموو جۆرەکان خۆمان دروستی ئەەکەین و بەرهەمەکانیشی زیاتر بەرهەمی کورداواری بەکار ئەهێنین هەر ئیناوچەکەی خۆمان و گوێزەکانمان کوردیە و شیری خۆماڵیش بەکارهێنین پاقلاوەکەشمان بە هەنگوین دروزەکەین. ڕۆلی کوردیشمان هەیە بەڵێ بەڵام بە پێی خواستی کەسەکەشت دروزەکەین داواکاری ئەگەر حەزی بە ڕۆنی کوردی بە بەکاری ئەهێنین یاخود شیری کوردی بەڵام ئێوە حەزی پێ ناکات ئیتر بە پێی داواکاری ئەوەی ویستیان بۆیان ئامادەکەین. هەر ئیشێک کە بتێوە بیکی بێگومان کەسێک کە هاوکارتە بێ زیاتر هاانتەیە بۆی بەردەوام بێت و زۆر کەس هاوکاری من ئەکا پاڵپشتی من ئەوە ژوای کردو کە من بەردەوام بووم و بتوانم ئەم دوکانە بکەمەوە کە دوکانێکی بچووکە هیوادارم لە داهاتووە کارگێکی تایبەت بە خۆم هەبێ کە چەندین کەسی تر بهێنمە ناو بوارەکەمەوە و ئاشنای خەڵکەکە بکەم. زۆر کچی بەهرەمەند هەیە زۆر کەسەیە کە هەر کەسە بواری تایبەت بە خۆی هەیە کە حەزی پێکات داوایان یەکەم کە بوێر بن و نەترسن هەوڵی بۆ بن سەرەتا هەموو شتێک زەحمەتە بەڵام کاتێک کە بەردەوام بووی خۆشەویستی زیاتر بۆ ئیشەکە و هەبوو ئەوە کات کە بەردەوام بیت